سلااوان لێبێت و ئەم کاتتان باش. ئەمڕۆ لە پارکی گوڵان لە سنتەری قەزای ناوەندی سۆران یەکەمین ڤیستیڤاڵی گژوگیا بەهاریەکان لێرە بەڕێوەچێت لە ژێر سەرپەرشتی بەڕێبەراتی گشتی کشتتوکاری سۆران و چاوەڕوان دەکرێت دوای نیوەڕۆ ئەم ڤیستیڤاڵە لێرە بەڕێوە بچێت. لێرە زێدان مەجید ئەندامی سەرپەرشتیاری ئەم ڤیستیڤاڵە میوانی منەکاک زێدان سلااوت لێبێت. مەبەستان چی بوو لە ئەنجامدانی ئەم ڤیستیڤاڵە؟ درەنگ نەبوو لە بەرەوەی خەریکە ئۆمانجی پێنجە گژوگیا بەهاریەکان لەوانەیە بەرەو نەمانوانە بچن لە ئیداری سۆر. زۆر بەخێر بێن، سوپاس بۆ زاری کرمانجی بۆ سەپۆرتکردنی ئەم ڤیستیڤاڵە. بەڵێ ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی کشتتوکاری سۆران من وەکو ئەندام لە لیژنەی سەرپەرشتیاری ئەم ڤیستیڤاڵە سەبارەت بە بابەتەکەت پێم وایە تاخیرە، بەڵام بە هەر هۆکارێت بێ هەرویستن بکەین. لەو ماوەی باران بوو پاش لەو پێشیش ڕەمەزان بوو، ینی پێش بابرین لەو کاتی ڕەمەزان بوو نەتوانی بکەین، دوای ڕەمەزانیش بەهۆی نەبوونی شوێنێکی استراتیزی بۆ ئەم بابەتە نەمانتوانی لەو کاتی بکەین. ئەگەر ناکاتەکە تاخیرە بگرە بەرهەمەکان زۆر کەم بووینە، بوویتە هۆی ئەوەی کە ڤیستیڤاڵەکە بەزەبت وەک خۆی پەیامەکەی هەردەگاتن چکە بەرهەمی چاک هەیە، بەڵام بەرهەمی زیاتر دەبوو ئەگەر کاتەکە زووتر بەیە نەمانتوانی بەزەبت لە کاتی پێویست بکەین، بەڵام هەر گرنگ بوو ئەم ڤیستیڤاڵە بکرێتن لەم سنوورە. ئەم دەفتەرەی لە دەستی تۆ ناوی لێ نووسرانە، چەند کەس بەشدارن و ئەو بەرهەمانە چین کە ئەمڕۆ لێرە لە ژێر ئەم کەپرانە دەفن؟ بەێ ئەمە بەنسبەت بەرهەمەکان و کەپرەکان زیاتر لە 35 کەپرمان هەیە لە 17 نەوعیەتی بەرهەم، نەوعیەت ینی جۆرەکانیان 17 جۆر بەرهەم بەشدارن. زیاتر ئەوەی لێرە پەیوەستە زیاتر بە پەیوەستە بە گژوگیای بەهارە، ینی تعبیری بابەتەکەمان یان گرنگی بابەتەکەمان زیاتر گژوگیای بەهارەیە. مەبەستشمانە بەڕاستی هەم ئەم بەرهەمانە لە سنووری ئیدارەی سۆران بە کوردستان بناسێنین کە ئێرە سەرچاوی بەرهەمی گژوگیا لە هەموو کوردستان زیاتر و بگریشە ئەمانەوێ سوودەکانی بگەێنین کە ئەو بەرهەمانە هەم لە ڕووی تەندروستیەوە توانن بەکاربێ، هەر ئەم وەکو سەرچاوی خۆراک و داهاتێک بۆ کەمەڵە خەڵک بتوانی وەکو سەرچاوی داهات بەکاربینی و هەمیش زیانەکانی بتوانین بگەێنین وەکو مەقسەد بە شێوازێکی ناتەندروست ئەم گژوگیانە بابرێن ئابڕێن یان ئەیانکەن تەسیر لە کەمبوونەوەی بۆ ساڵی دادێ یان ساڵانی دادێت تەسیر لە کەمبوونەوەی گژوگیاکان نەکات. باشە، کاژمێر چەند بە دیاریکراوی ئەم ڤیستیڤاڵە دەست پێکە و پەیامت چییە بۆ هاوڵاتیان کە سەردانی پارچ؟ ئەمە سەحات دوو بەڕاستی ڤیستیڤاڵەکە دیبەیتمان هەیە، بەشداربووی چەند لە ئاستەکی بەرز دکتۆر و ئەوانە دێن بەشدارە بن وەکو دیبەیت وتیان ئەبیتن. سەعات دوو بزەبت دەست بە ڤیستیڤاڵەکە یەکەین تا شەو درنگانی شەو بەردەوامە بیتن و پەیامیشم لەو خەڵکی سۆران و بگرە هەموو کوردستانیش کاتەکە زۆر باشمایە ئەتوانن بەشدار بن بەرهەمەکانی سنوورەکەمان ببینن، ئەبیتە سەپۆرتەکیش لۆ ئەم ڤیستیڤاڵەنەی کە وەکو ساری پێشووتر کە کراوە بەڕاستی خەڵک زۆر سەپۆرتی کردین، خەڵک زۆر بەشدار بوو، خەڵک زۆر هاندەر بوو لە ئەوەی بتوانین ساڵانە ڤیستیڤاڵ و کاری لەو شێوێ بکەینەوە لە سنووری ئیدارەی سۆران. زۆر بەخێر بێ. سپاس زێدان مەجید ئەندامی لیژنەی سەرپەرشتیاری یەکەمین ڤیستیڤاڵی گژوگیا بەهاریەکان لێرە فەریکە نۆک هەیە کە لە ئێستادا پێگەشتووە بە تایبەت لە دەشتی بڵێم هەریرە هەولێرە لەو شوێنانە دێن ئەم فەریکە نۆکانە دەفرۆشێن. جا تو هەیە لێرە توی ڕەقەمیەک ئەوەی دەبینن توێکی زۆر جوانە، ژمارەیە گەنج هاتوون لێرە ڕێواسەیە. لە ئێستادا کۆمەڵێک بابەت هاتوون کە بۆ ئەوەی لێرە نمایش بکرێن و پاش نیوەڕۆ لە یەکەمین ڤیستیڤاڵ لێرە عرزیان بکەن و خەڵکی لۆ خۆی بکڕێت. ڕێواز چێن دەرە ئەگەر پێم بڵێ؟ چۆمان لەکەیوە چووی ئەگەر پێم بڵێ ساعت چەند ڕۆژ؟ ساعت دوی شەو. تازە گەشتی وێرە؟ تازە گەشتم وێرە. لە ڕووی نرخەوە چۆنە ئەمڕۆ داشکانەکەن بۆ خەڵک چۆنە؟ بەخوای ئەوڕۆ سعری بەرز بوو، تقریبەی دەوروبەری سێمان پێدایە. 3000 بەڵێ. زۆر باش، دەست خۆش بێ. بەخێر بێ سەرچاو. بزانم لێرە توی کام شوێنە لێرە نمایشکرا توێکی زۆر جوانە توی چێن دەرەگەر؟ توی گوندی هەنارێ سەر بە قەزای غەلیفان. ئەوە بەرهەمی دەستی خۆتانە چۆنەگەر؟ بەرهەمی دەستی خۆمان هەمووی لە ناو ماڵ باخچەکان ڕواندیتیان ئەوش بەرهەمەکەیت. زۆر باشە. لە ڕووی نرخەوە چۆنە؟ نرخی 4000 کیلۆیە و بەو ساڵێ. فەریکە نۆک ئەگەر پێم بڵێ؟ فەریکە نۆک زیاتری دەشتی لای ئاکری ئەو شوێنانە دێ، زیاترەوێ پێڕاگەیشتە. دەست خۆش.
دەستخۆش بێت زۆر زۆر سپاس وە گوتم یەکەمین فیستیڤاڵی گژوگیا بەهاریەکانە بەڕێوەبەرایەتی گشتی گشتوکاڵی ئیدارەی سربەخۆی سۆرانسازی کردووە لێرە ئەندامان و ئەو کەسانی کە بە خۆبەخشی لەم فیستیڤاڵە بەشدارن لێرە سەرقاڵی ئامادەکاریەکانن جاجگە لە گژوگیای بەهاری کۆمەڵێک بابەتی تر گۆشتە کە بەرهەمی خۆمانە لێرە هەیە و زەیتە کۆمەڵێک بابەتی گژوگیای تری بەهاری و شکراوە لێرە لە نێو پارچی گوڵان کە زێدان مەجید ئاماژەی پێکرد 35 کە ئامادە کراون بۆ ئەوەی لە کاژمێردوو ئەم فیستیڤاڵە بەڕێوە بچێت و چاوەڕانش دەکرێت خەڵکێکی زۆر لە سنووری دارەی سربەخۆی سۆران بەشدار بێت لەم فیستیڤاڵە و دوای ئەوەی کە دیبەیتێک لێ ڕێکخرا ئینجا دەست بە کردنەوەی فیستیڤاڵەکرێت و تا شەویش بەردەوام دەبێت بەڵێ.